بانکی مەڵکەندیە لە شاری سلێمانی کارمەندێک کۆمەڵێک فۆرمی پرۆژەی هەژماری منی پێ و داوا لە خانەنشینان و فەرمانبەران دەکات پڕی بکەنەوە. لە هەڵەبجە و ناوچەکانی دیکەی ژێر دەسەڵاتی یەکێتیش بانگەشە و فشار و فێڵ لە پێناو پڕکردنەوەی پرۆژەی هەژماری من بەردەوام. ئێرەش یەکێک لە شەقامە گشتیەکانی ناو شاری سلێمانیە. ئامێری ATM دانراوە تا لەم ڕێگەیە و فەرمانبەران موچەکانیان وەربگرن. هەرچەندە بە فشار و فێڵ فۆرمی پرۆژەی هەژماری من بە بەشێک لە موچەخۆران پڕ دەکرێتەوە، بەڵام زۆرێک لە موچەخۆران ڕەتیان کردوتەوە کە فۆرمەکە پڕ بکەنەوە. خۆی لە ڕاستیە کارێکی نابەجێیە چونکو کاتێک تۆ ڕەدی کردوەوەی چی دانیت بە فرزوایەکەوە هە لەسەر قەراری خۆت بەرپرد دەوام بیت و تاوەکو خەڵکیش زیاتری احتیباریوە دابنێ، بەڵام کە ئەم سێ جێبەجێ نەکرا اعتیبار نامێنێ ئەو کاتە خەڵکی بەچی بڕوا بکات. ئەمڕۆ کە تۆ قسێ بکەی سبەی نەقسەیەکی تر بکەیت. فۆرمەکەم ڕەت کردوەوە بەی شۆی کرد ئامادەییم تیان نییە فۆرمی هەژماری من پڕکەمەوە لەبەرەوە کە ئەمان ئەوە مانگی دەیە، ئەمڕۆ چواری دەیە ناتوانێت موچەی مانگی هەشت دابین کە ئەگەر حکوومەتی مەرکەزی پارێنێ بۆ ئەمان دەسەڵاتیان چییە؟ یعنی بەس پێیان بڵێ بزانم توانیان هەیە مانگێک بەبێ حکوومەتی مەرکەزی موچە تۆزێکەن، پارەی نەو بۆ چۆچێ، پارەی داهاتی ئەم وڵاتە بۆ چۆچێ، زەریبە بۆ چۆچێ، ئەم هەموو داهاتە کۆ بێتوانێ ئەچێتە خەزەری دوو لایانی سیاسیوانێ بۆ نایەن بەم میلەتە بۆ سەرفی ناکەن. ئەمان وەکو سنۆقێکیان لێ هاتووە، سنۆقێکی نێودەوڵەتیان لێ هاتووە، پارەی تیەکەن پارەکە تۆزیەکەن، ئەجنیات دەسەڵات هیچێکیان نەماوە. کە ڕێکی خۆیتێ بەس من ڕەتێکەمانێ و زمانی من ڕەتەکەمانێ ئێستا مای دەیە فەرمو ماشی مای هەشت نێراوە ئەوە کەی وەزا. بەردەوامی هەوڵ و فشاری دام و دەستگا حکومیەکانی ژێر دەسەڵات یەکێتی بۆ پڕکردنەوەی فۆرمی هەژماری من بۆ موچەخۆران لە کاتێکدایە کە بەرپرسانی باڵای ئەو حیزبە خەڵک چەواشە دەکەن و وا خۆیان نیشان دەدەن کە دژی پرۆژەکەن. معاش لەبەر یەک سەبەب نایە بۆ کوردستان هەواڵان، لەبەر یەک سەبەب، چونکە دەیانەوێ پارەکە لە بانقی خۆیانەوە تەوزیع کرێت تا لەوەشە خانزاج بکەن، لەوێش خوێنی ئێوە بخۆن. یەکێتی غەدرەکە ئەگەر لێ بگەڕێ، بۆیە یەکێتی دەبی ئەو مەوزوعی هەژماری من ڕەت کاتەوە بە کاملی و خەڵک دەبی بچێ تەوتین بکە. پارێزەرێک دەڵێت فشارکردن لە موچەخۆران بۆ پڕکردنەوەی فۆرمی هەژماری من پێچەوانەی بڕیاری دادگای فیدراڵیە، دەشڵێت یەکێتی سیاسەتێکی دووفاقی سەبارە بە پرۆژەی هەژماری من جێبەجێ دەکات. لێرە حکوومەتی هەرێم کە بە زۆرم لێ ئەژماری منەکاتەوە بۆ فەرمانبەران و مامۆسایان و خانەنشینان، ئەمە خۆی ناگرێتەوە لەگەڵ یاسای لەگەڵ بڕیاری دادگای فیدرالیە کە لە کاتێکە ئەژماری منی ڕەت کردەوە بە پێی یاسا و بە پێی قانون ئەبێ هەموو هاوڵاتێکی هەرێمی کوردستان ئەگەر موچەخۆر بێ بە پێی بڕیاری دادگای فیدرالی هەمووی تەوتین کرێ. لە زۆنی سەوزە کەوا ڕکلامێکەکە ڕکلامی هەڵبژاردنە ئەڵێکەوە ئەژماری منم ڕەت کردوێتەوە بەس لە ئەرزی واقعاوانیە ئەبینی کابینەکانی ATM پڕ بووە لە شەقامەکان و ڕێپێدرا و کامێرەی دانراوە کامێرەی چاودێری کە خەڵک سەراگرێ لێەوە بۆ وەرگرتنی موچەکەی. هاوشێوەی هەموو پرۆژە هاوبەشەکانی 32 ساڵی ڕابردوویان هەژماری منیش پرۆژەیەکی هاوبەشی پارتی وێکێتیە و سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لە سەرتاسەری هەرێمی کوردستان و لەسەر جەمدام و دەستگاکان هەوڵ و فشاریان خستۆتە گەڕ بۆ پڕکردنەوەی فۆرمەکە بە موچەخۆران، بەڵام زۆرێک لە موچەخۆران دژی وەستاونەتەوە و متمانەیان بە پرۆژەکە نییە. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.